دانیش داکۆجی. پاشا دەبشەلیم گوتی: مامۆستای من زانیاری بە بێعەقڵ و ژیری وەک تیرێکی بێنیشانەوایە. چۆن ئەمەمان نیشان دەدەیت بێدەبا زەردەخەنەیەکی کرد؟ پاشای من پرسیارێکی باشت کرد: با بە چیرۆکێک بۆت ڕوون بکەمەوە. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. چیرۆکی 4 هاوڕێ. 3 لەوان زانای گەورە بوون، بەڵام یەکێکیان تەنها عەقڵێکی ئاسایی هەبوو. ئەم چیرۆکە نیشانی دەدات کە زانیاری کاتێک بەبێ ژیری بێت وەک مارێکی لێدێت و هەموو شتێکت لێ تێک دەدات. پاشا سەری ڕاوەشاند. جابادەسی. چیرۆکێکی گێڕایەوە. جارێکیان لە شارێکی هیندستان 4 گەنج پێکەوە دەژیان. 3 لەوان لە باوکیانەوە. کتێبی زۆر و زانستی زۆریان وەرگرت بوو. چوونە لای مامۆستایەکی گەورە کە لە هەموو شارەکاندا ناوبانگی هەبوو. ئەو 3 کەسە بوونە زانای جیهانی و زۆر شتیان خوێند. بەڵام کەسی 4ەمیان ناوی سوبودەی بوو، کتێبی زۆری نەخوێند بوو. بەڵام سوبودەی لە هەموو کارێکدا خاوەن عەقڵ و وردبینی بوو. مرۆڤێکی ژیر بوو. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. کاتێک هات 4 هاوڕێکە بڕیاریاندا پێکەوە لە شار بچنە دەرەوە. بە یەکتریان گوت: دەچینە ناو جیهان، زانستی خۆمان نیشان دەدەین و سوود بە مرۆڤایەتی دەگەیەنین. سوبودیش لەگەڵیان ڕۆیشت. ئەو 3 زانایە دەیان گوت: تۆ کتێبت نەخوێندووە، تۆ چیت بۆ ئێمە دەبێت؟ بەڵام سوبودەی دڵی پاک بوو دەیگوت: من لەگەڵتان دەبم، ئێوە برای منن. 4 هاوڕێکە کەوتنە ڕێ، گەیشتنە ناو دارستانێکی گەورە و تاریک. لە ڕێکەدا کۆمەڵێک ئێسکیان بینی. ئێسکی ئاژەڵێکی گەورە بوو وەک شێر. تەنها ئێسکەکان لە ناو گیابەرزەکاندا کەوت بوون. زانای یەکەم گوتی: بەرایەکانم، با زانستی خۆمان نیشان بدەین، با ئەم ئێسکانە زیندوو بکەینەوە. من دەتوانم ئێسکەکان یەک بە یەک ڕێک بخەمەوە. دەستی کرد بەکار و هەموو ئێسکەکانی شێرەکەی وەک خۆی ڕێک خستەوە. زانای دووەم گوتی: ئێستا من گۆشت و پێست و خوێنی تێدەکەم. چیرۆکێکی گێڕایەوە. من فێری ئەمە بووم. بە زانستەکەی خۆی جەستەی شێرەکەی تەواو کرد، بەڵام شێرەکە هێشتا گیانی تێدا نەبوو. زانای سێیەم گوتی: ئێستا کاتی ئەوەیە. من گیانی بەبەردا دەکەم و دەستی پێدەکەمەوە بە هەناسەدان. من ئەمەم خوێندووە. سوبودەی کەسی 4ەم کە کتێبیش نەخوێندە بوو تێگەیشت چی ڕوو دەدات. چووە لای هاوڕێی سێیەم و گوتی: بوەستە برای من، ئەمە شێرە. چیرۆکێکی گێڕایەوە. ئەگەر زیندوی بکەیتەوە، هەمومان دەخوات. 3 زانک بەو لە خۆبایی بوونەی کە زانستەکەیان پێی بەخشی بوون گوتیان: تۆ سوبودەی کتێبت نەخوێندووە، بۆیە تێناگەیت، تەنها دەتەوێت ئێمە سەرنەکەوین. چیرۆکێکی گێڕایەوە. ئەگەر دەترسیت، بڕۆ سەر دارەکە و وەک مەیمون لەوێ دانیشە. سوبودەی بینی هاوڕێکانی گوێی لێ ناگرن. بە خەمباریەوە چوو بۆ سەر دارێکی گەورە و لەوێ دانیشت. زانای سێم بە زانستەکەی خۆی گیانی بەبەر شێرەکەدا کرد. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. چاوەکانی کردەوە و سەیری دەوروبەری کرد. 3 زاناکە لە بەردەمی وەستا بوون. شێرەکە کە زۆر برسی بوو یەکسەر هێرشی کردە سەریان. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. هەر 3 زاناکە کەوتنە ژێر چنگ و ددانی شێرەکە و لەوێدا مردن. سوبودەی لەسەر دارەکەوە بە خەمێکی زۆرەوە سەیری دەکردن. کاتێک شێرەکە ڕۆیشت، سوبودەی هاتە خوارەوە و بە تەنیا بەرەو شار گەڕایەوە. بێدەبا سەیری پاشای کرد. پاشای من زانیاری بەبێ عەقڵ، وەک تیرێکی بێ ئامانجە، یان وەک چەقۆیەکە لە دەستی منداڵدا. دەبێت هەردووکیانمان هەبێت، هەم زانیاری ناو کتێبەکان و هەم ژیری و عەقڵی ژیان. دا پاشا سەری ڕاوەشاند. ئەها تێگەیشتم. کتێب هەموو شتێک نییە. مرۆڤ دەبێت بە هەردوو دەست کار بکات. دەستێک بۆ زانست و دەستێک بۆ عەقڵی ئاسایی. بێدەبا زەردەخەنەی کرد. ئەم چیرۆکە لە زمانی سانسکریتیدا بە شینگ بانەت جاتاکە ناسراوە. لە فارسیدا پێی دەڵێن 4 دانا و ئێمەی کوردیش پێی دەڵێن 4 هاوڕێ زاناکە. ئەگەر ئەم چیرۆکە کاریگەری لەسەر هزر و بیرت کرد بێت، با بۆنی خۆش و ڕاستی بەرەو ڕوود بێت.